بینەرانی ئەزیز سڵاوتان لەبێ خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری SP تێک لەگەڵتان شادەبم وەک هەمیشە لەم بەرنامێدا کۆمەڵێک هەواڵ و زانیاری گرنگ دەخێنە ڕوو سەرەتاش دەچینە لای کۆمپانیای گۆگڵ کە خزمەتگوزاریەکی تایبەت بە دیاریە ڤیدۆییەکان بڵاو کردوێتەوانێ زانیاری زیاتر لەناو ئەم راپۆرتەدا دەبینین با پێکەوە بینێری گۆگڵ خزمەتگوزاریەکی تایبەت بە یاریە ڤیدیۆکانی ڕاگەیاند. گۆگڵ لە کۆنگرەی تایبەت بە یاریە ڤیدیۆکان و GDC 2019 لە شاری سان فرانسیسکۆ لە ویلایەتی کالیفۆرنیا خزمەتگوزاری یاریە ڤیدیۆیەکانی ڕاگەیاند بە ناوی ستادیا. ڕاگەیاندنی ئەم خزمەتگوزاریە پاش 2 ساڵی بەردەوام لە کارکردنی گۆگڵ بوو و بەهۆیەوە چیتر پێویست ناکات پارەیەکی زۆر بدەیت هەتاوەکو ئامێرێکی بەهێزت هەبێت بۆ کارپێکردنی یاریەکان. سەرەڕای ئەوەش گەشەپێدەران دەتوانن بە ئازادی و بێ هیچ سنوورێک بۆ جۆرایەتی دیاریکرا و یاریەکانیان گەشە پێ بدەن. ستادیا خزمەتگوزاریەکی هەوری تایبەت بە یاریەکانە و لە ڕێگایەوە بەکارهێنەران دەتوانن یاریە ڤیدیۆکان لەسەر هەر ئامێرێکی مۆبایل یان کۆمپیوتەر و لاپتۆپ و تەنانەت تەلەڤیزیۆنەکان لە ڕێگەی ئامێری کرۆمکاستەوە ئەنجام بدەن واتە هەتاکو بەکارهێنەر توانای گەیشتنی بە ماڵپەڕی پەخشکردنی یاریەکان هەبێت ئەوە دەتوانێت یاری ئەنجام بدات لەسەر ئەو ئامێرەی هەوێت و تەنانەت دەتوانێت ئاڵوگۆڕ بکات لە ئامێرێکەوە بۆ ئامێرێکی دیکە بێ ئەوەی دوا بکەوێت لەو ئاستەی لە یاریەکە تیایدا بوویت لەسەر ئامێرەکەی دیکەت. گەورەی ستادیا لێرەدا کۆتایی نایەت چونکە تۆی بەکارهێنەر بۆ ئامێرێت کە لەوانەیە تەمەنی زیاتر لە 10 ساڵ بێت دەتوانیت یاریەکی بەهێزی وەکو ئەساسین سکرید ئۆدیسی بەڕوونی 4K 120 و FPS و بە شێوەیەکی جێگیری ژیاریەکە ئەنجام بدەیت. ئەمەش لە ڕێگای 3 هەنگاوە. هەنگاوی یەکەم بەوە دەست پێ دەکات سەردانی ماڵپەڕی یوتیوب دەکەیت پاشان دەگەڕێیت بە شوێن ڤیدیۆ یاریەکەدا و دوگمەی پلەی ناو دادەگریت بەم ئاسانەیە دەچیتە نێو یاریەکەوە واتە چی دیکە پێویست ناکات یاریەکەدا ببەزێنیت و پاشان چاوەڕێی جێگیربوونی بکەیت. لەسەر ئامێرەکەت یاخود بگەڕێیت بە شوێن کلیلی چالاکردنی یاریەکە یان خودی یاریەکە بە کڕاک کراوی. بەم پێەیە تۆ لە ماڵی خۆتدا و بێکڕینی هیچ ئامێرێکی زیادە و تەنها لە ڕێگای وێبگەری گۆگڵ کرۆمەوە بە بەرزترین جۆرایەتی و باشترین شێوە دەتوانی یاریەکانت ئەنجام بدەیت تەنانەت ئەگەریش خێراییەکەی بەهێزی ئینتەرنێتت نەبێت. شایانی باسە لە کۆنگرەکەدا یاری ئەساسین سکرید بە ئامادەبوونی گرێبووی گەشەپێدەرانی یاریەکە لە ئۆدیسی ستۆدیۆ یوبیسۆفتەوە لە ماوەی چەند چرکەیەکی کەم و بێداگرتنی تەنانەت یەک پەرگەشت تاقیکرایەوە. بۆ ئەم مەبەستەش گۆگڵ ڕێککەوتنی لەگەڵ کۆمپانیای یوبیسۆفتە ئەنجام داوە هەتاوەکو پیشانی بدات ستادیا توانای کارپێکردنی نوێترین یاریەکان بە بەرزترین جۆرایەتی هەیە. هەروەها ناوبراو بە هەمان شێوە ڕێککەوتنی ئەنجامداوە لەگەڵ کۆمپانیای ئایدی سۆفتوێر بۆ بەردەستکردنی یاری دۆم ئیتەرنال فۆر بەڕوونی K60 و FPS تەنانەت بە پشتگیریکردنی بۆ مەوادی داینامیکی بەرزی ڕەنگەکان HDR. تا ئێستا مۆبایل دەستی دوت کڕیەوە؟ نەوەڵا زیاتر مۆبایلی لۆگ ئەگەر مۆبایلێ بگۆڕم گرنگی بە مۆبایلی دەستی دوو نادەم. تا چەند گرنگی دەدەی بە کوالێتی پارچەکانی مۆبایل وەکو هیدفۆن و کێبڵی شان؟ وەڵاهی لای من زۆر گرنگە شتێکی باشتر بکڕم نرخی زیاتریش بێت لەوەی کە شتێکی خراپ بکڕم و زوو تێک بچێت. تا ئێستا مۆبایل دەستی دوت کڕیەوە؟ بەڵێ بێگومان. تا ئێستا فێڵت لێکراوە لە ڕووی سعر یاخود کوالێتی مۆبایلەکان؟ وەکو کوالێتی و سعر نەخێر بەڵام خۆی مۆبایلی دەستی دوو عادەتەن کوالێتەکانیان باش نییە. لە کاتی کڕینی پارچەکانی مۆبایل وەکو هیدفۆنی کەیبڵی شان تا چەند گرنگی بە کوالێتەکە دێت؟ تا ڕادێکی باش گرنگی پێدەم لەبەرەوەی ئەو پارچانەیەکەوە نرخیان هەرزانە کوالێتیان زۆر خراپە ناتوانانی بە شێوەیەکی باش سوودیان لێ بینی یاخود بە ماوەیەکی درێژ بەکاریان بێنی. تا ئێستا مۆبایل دەستی دوت کڕیەوە؟ بەڵێ. لە کاتی کڕینی مۆبایل یاخود پارچەیەکی مۆبایل تا ئێستا فێڵ لێکراوە لە سعریان کوالێتەکەی؟ هەبووە جار هەبووە بەخۆشم توانیمە یعنی ئەو شتە بکەم خۆم لە بازاڕە کردومە ئەوەی توانم کە بە سعرێکی گونجاو بیفرۆشمەوە و بۆ کڕینەکەش جای وا بووە لێم نەزانیوە یعنی بۆ کڕینی مۆبایلەکە لە کوالێتەکەم نەزانیوە هەر بەو شێوەیە کڕیمە بەس لەوەرا فێڵم لێکراوە جای باشە بووە بەپێ کوالێتەکە و سعری مۆبایلەکە مۆبایلی چاکم دەست کەوتووە یعنی بۆ مۆبایلی چاک. تۆ گەر کێبڵت باش بێت کوالەتی و شەحنەکەی و باشترە بێت زیاتر پاترێکەی استیعابی بەکارهێنانیە بێت زۆر احتیمامی پێیە.
تا ئێستا فێڵ لێکراوە لە ڕووی سەعری یاخود کوالەتی بەرهەمەکانی موبایلەکەت وەکو فێڵم لێ نەکراوە بەڵام ئەگەر من هاتو $10 زیاتر بم بە هەندێک $20 زیاتر بم بە هەندێک کە بزانم ئیسفادەی لێکم پێی ئێم خۆم هەستی پێەکەم. تا ئێستا موبایل دەستی دوت کڕیەوە؟ نەخێر ئەگەر موبایل بکڕم لە جااتی موبایلێکی کۆن بکڕم موبایلێکی تازە ئەکڕم وەک ئەوی کە پارەکەم سەرف کردو هەر تازە ئەم بە موبایلێک کە پێشتر بەکار نهێنرابێ. لە کاتی کڕینی موبایلدا تا ئێستا فێڵ لێکراوە لە ڕووی سەعری یاخود کوالەتیەکەیەوە؟ نەخێر کاتێک کە تۆ پارچەیەکی موبایل وەکو ئیدفۆن یاخود کێبڵی شەعن لێکڕیت تا چەند گرنگی بە کوالەتیەکە دەدەیت؟ وەڵایی گرنگێکی زۆری پێم لەبەرەوەی من زۆر بەکاری ئێنم و ئەبێ کوالێتەکەی بەرز بێت. تا ئێستا فێڵت لێکراوە لە ڕووی سەعری یاخود کوالەتی بەرهەمەکان و موبایلەکان؟ وەک ساڵانی پێشوو بەڵێ فێڵ شتەکرا لە ئەو کەسانی کە مۆبایلی دەستی دوو یا ئیدفۆن و یام شتانەیان نەکڕی بەڵام ئێستا کۆمەلگا زۆربەی وشیارە بۆ بابەتە ئازانێک کامە کوالەتی باش و کامە کوالەتی خراپە و لە ڕووی سەعری شۆ فەرقەکە بۆ کوالەتیەکان. تا ئێستا موبایل دەستی دوت کڕیەوە؟ نەخێر موبایل دەستم دوم نەکڕەوە من بەلۆکیە کڕم ئەگەر هاتو بیفرۆشمەوە ئیفرۆشمە بە ماڵەوە. لە کاتی کڕینی موبایل یاخود پارچەکانی موبایل تا ئێستا فێڵت لێکراوە لە ڕووی سەعری یاخود کوالەتیەکەی؟ نەخێر فێڵم لێ نەکراوە. لە کاتی کڕینی پارچەکانی موبایل هیدفۆن یاخود کێبڵی شەعن تا چەند گرنگی بە کوالەتیەکەی ئەدەیت؟ گوێ نامێ من هەرزانتری نەکڕم. ڕاستەکەی من زیاتر موبایلی تازە کڕماتە دەستی دوو زۆر کەم بەکارێنم تا ئێستا شتیوان بەسەر نهاتوو. لە کاتی کڕینی پارچەکانی موبایل وەکو ئیدفۆن و کێبڵی شەعن تا چەند گرنگی بە کوالەتیەکەی ئەدەیت؟ وەڵایی زۆر گرنگی پێم چونکە من خۆم یەکێکم لەوانەیە کێشم زۆر لەگەڵ پاتری موبایلە هەیە بەڕاستی چونکە زیاتر خەریکی یاری گەیمین ومانەش ئەمەش پاتەیەک و شەحنێکی زۆرە بە. تا ئێستا موبایل دەستی دوت کڕیەوە؟ ئەڵا مۆبایلی ئەوروپیم کڕیوانی ئیش پێکراوە هەنانە بۆ کوردستانم کڕیمە. لە کاتی کڕینی موبایل یاخود پارچەکانی موبایل تا ئێستا فێڵت لێکراوە لە ڕووی سەعری یاخود کوالەتیەوە؟ وەڵی شەکان باشێ و خراپیژێ و تۆ مەگە بچی ئیشێکی شتێبا کرد باش بکڕی بێ پاری زیاتری پێبی تا ئێستا چێشم بۆ دروست نەبوو بەس لە هەنێشتا لە ڕەتا چێشم بۆ دروست بوو چونکە زۆر ڕەبتەکە تێگەچێت. لە کاتی کڕینی هیدفۆن یاخود کێبڵی شەعن پارچەکانی موبایل تا چەند گرنگی بە کوالەتیەکەی دەبێت؟ وەڵا کوالەتی باشێ و خراپیژێ بۆ دەستکەوتە سەر شەریکەکەی هێنێ ئەنی لە دەرەوەکەی هێنە بە خراپی هێنە یا مەساشێنەوە دەسەڵاتی ئێمەتیانی نازانی کە خراپیان چاکە. تۆ لە کاتی کڕینیدا تا چەند گرنگی بەوە دەدەیت کە دەڵێن ئەو کوالەتیان باشترە وەک لەوەیان؟ وەڵا گرنگی پێیا وەزی باشە باشیتیانی و باش خراپیتیە و چاکشیتیە ئەنی تو پارێ زیاتری پێبی باشتر هاتێ و وەکەوەی پارە خراپی بیت و خراپتر دەهاتێ. ئەکەوێتەوە سەر کەسەکە خۆی ئەخۆ چەندێک خۆی شارەزایی هەیە لەسەر ئەو کوالەتەی کە ئەیکڕە ئەگەر شارەزایی هەبوو بێگومان لانەیە فەڵکردنی شتێک کەمتر بێت. لە کاتی کڕینی پارچەکانی موبایل هێدفۆن یاخود کێبڵی شەعن تا چەند گرنگی بە کوالەتیەکەی دەدەیت باشی و خراپیەکەی؟ بێگومان نەبێت گرنگی پێ بدرێت ئەگەر ئەوێش ئەکەوێتەوە سەر کەسەکە خۆی ئەخۆ چۆنەڵێ لە ڕووی سەعرەوە سەعرێکی لانەیە توانای ئەوەی نەبێت یاخود شتێکی بێت مناسبتر هەرزانتر بکڕێت. تا ئێستا خۆم موبایلی دەست دوم نەکڕیەوە نەخێر هەر کاتێکم موبایلەکەم کرد بێ موبایلێکی تازەم کڕۆچکە لەوانەیە چەندها کێشت بۆ دروست بێ گەر موبایلێک دەستی دوو کڕی ئەوش موبایلەکەم پێ کوالیتیەکانی ئەتوانی بیان کڕیت ئەبێ سێری باشی جۆری موبایلەکە بکەیت تۆ ئەگەر 100,000 زیاتر بێ بە موبایلێک لەوانێ بەرگیت ساڵی زیاتر بگرێت لەوەی کە موبایلێکی خراپتر بکڕی کوالیتی کەمتر بەرگی 6 مانگە بگرێت کاتە تۆ 100,000 زیاتری پێبی زیاتر بەدەستەوە بمێنێتەوە لەوەی کە تۆ زوو موبایل بگۆڕیتیان تووشی ئەو کێشانە بیت بڕۆی موبایلی دەستی دوو بکڕیت لە بازارە. لە کاتی کڕینی موبایل یاخود هەر پارچەیەکی موبایل تا ئێستا فێڵ لێکراوە لە ڕووی سەعری یاخود کوالەتیەکەیەوە؟ ڕاستەکەی خۆم زۆر عاشق بە موبایل کڕینوانە نیم زۆر موبایل ناکڕم زۆر موبایلش ناگۆڕم تا ئێستا ئەوپەڕی دوسێ موبایلم گۆڕیوە ڕاستیەکەی موبایلی زۆر مواصفاتشم نەکڕوە موبایلی ئاسایی هەر سامسۆنگوانم بەکارێناوە خۆم نەخێر لە بازارەتر بۆی شوکێشان لە مچکە زۆر کڕین و فرۆشم بە موبایلەوە ناکەم زۆر متابعی بازاریشم نیە بۆ موبایلوانە بەس کاتێکم موبایل ئەکڕم بێگومان پرسیارەکەم لە ئەو کەسانی کە زیاتر شارەزان لە بازارە بۆی کە موبایلێکی کوالیتی باش بکڕم بۆ ماوەیەکی زیاتر بەدەستمەوە بێ و ئیشی من بەڕێگە. هاوکارم فێنک کۆمەڵێک هەواڵی تەکنەلۆجی نوێی بۆ ئامادە کردوین با پێکەوە بیبینین.
ئەپڵ بیستۆکی بێوایەری بیتس پاوەر بیتس پرۆی بە پاترێکی بەهێزەوە ڕاگەیاند لە دوای تێپەڕبوونی چەند هەفتەیەک بەسەر نمایشکردنی بیستۆکی بێوایەری ئایرپۆدس 2ەوە لەلایەن ئەپڵەوە کۆمپانیاکە بیستۆکی بێوایەری بیتس پاوەر بیتس پرۆی بە پاترێکی بەهێز و خاوەن یاریدەدەری دەنگی سیریەوە ڕاگەیاند. بیستۆکە بێوایەرەکە خاوەن پرۆسێسەری HI توانای کارپێکردنی یاریدەدەری دەنگی سیری هەیە بە وتنی هەیە سیری. خاوەنی باتریەکە کە بەرگەی 9 کاتژمێر لە گوێگرتنی بەردەوام دەگرێت. بیستۆکە بێوایەرەکە زیاتر لە بیستۆکێکی وەرزشی دەچێت. ئەوەی جێی باسە بیستۆکە بێوایەرە نوێیەکەی ئەپڵ دژە ئاوە خاوەن چەند دوگمەیەکی فیزیاییە کە تایبەتە بە ئەنجامدانی کۆنتڕۆڵکردنی دەنگ و پێش و پاشخستنی میوزیکەکان. خاوەن بەرگێکە کە 24 کاتژمێر وزە دەبەخشێت بە بیستۆکەکە. لە مانگی ئایاردا و بەڕەنگەکانی سپی و ڕەش و زەیتونی و شینی تۆخۆ لە کۆگا فەرمیەکانی ئەپڵ لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و 20 وڵاتی دیکە بە نرخی $249.95 بەردەست دەکرێت. وا بڕیارە لە هاویندا لە وڵاتانی دیکەی جیهاندا بەردەست بکرێت. گۆگڵ وەشانی دووەمی تاقیکاری لە ئەندرۆید کیو بڵاو کردەوە. لە دوای کەمتر لە مانگێک لە یەکەم وەشانی تاقیکاری لە ئەندرۆید کیودا گۆگڵ وەشانی دووەمی تاقیکاری بێتا 2 لە ئەندرۆیددا بەردەست کرد. هەروەکو هەمیشە ئەم وەشانە زیاتر جەختی کردووە لە چاکسازی و چارەسەرکردنی هەڵەکان کە لە وەشانی پێشتردا هەبوون بە مەبەستی ئاسانکردنی بۆ ئیشپێکردن و گونجاندنی لەگەڵ کاری ئاسایی ڕۆژانە. هەروەها ئەم وەشانە پشتگیری لە چات بەبڵ دەرپەڕیوەکانی سەر ڕوونما دەکات بۆ وەڵامدانەوەی نۆتیفیکیشن واتە ئاگادارکردنەوەکان ببچونە ناو ئەپەکە. ئەمە لەسەر شێوەی چات هیچسی مێسنجەرە لەسەر ئەندرۆید. هەروەها ئەم وەشانە پشتگیری لە شاردنەوەی نۆتیفیکیشنەکان دەکات بە بردننی بۆ لای چەپ یان ڕاست. ئەمە و گۆڕانکاری لە شێوەی میلی پاتری و دەنگ و میوزیک لەسەر مۆبایلەکانی پێکسەڵ. شایانی وەبیرهێنانەوەیە گۆگڵ دووپاتی کردەوە کە 5 بۆ 6 وەشانی تاقیکاری بەردەست دەکرێن پێش وەشانی فەرمی و کۆتایی کە لەوەیە بکەوێتە مانگی 8 یان مانگی 9 ئەمساڵ. لە دوای 8 ساڵ بە یەکجاری یاری پور لایف تاوەر وەستێنرا. لە کۆتاییەکانی ساڵی 2010دا یاری پول لایف تاوەر لە بەشی یاریەکانی نێوتۆری فەیسبوکدا بەردەست کرا. یاریەکە لە چەشنی وەرزشی بوو تایبەت بوو بە یاری بلیارد. لە ماوەی بەردەستبوونی یاریەکەدا توانی ڕۆژانە زیاتر لە 2 ملیۆن یاریکەر چالاک بگرێتە خۆی. هەروەها توانراوە لەو ماوەیەدا 100 ملیارد تۆ بخرێتە نێو سەبەتەی مێزەکانەوە. لەگەڵ ئەوەشدا لە ماوەی ئەم 8 ساڵەدا توانرا 11 ملیار یاری لەلایەن یاریکەرانەوە ئەنجام بدرێت. لە ساڵی 2013دا یاریەکە بە شێوەی ئەپ بۆ هەردوو سیستەمی iOS و ئەندرۆید بەردەست کرا. هۆکاری داخستنی یاریەکە بۆ کەمبوونەوەی ژمارەی یاریکەرانی یاریەکە دێت. هۆکاری ئەم کەمبوونەوەی ژمارەی یاریکەرانەش بۆ سەرهەڵدانی یاریە جیاوازەکان و چوونە بەلێشاوی بەکارهێنەرانی کۆمپیوتەرەکان بۆ سەر مۆبایل بوو. کۆمپانیای بەرهەمهێنەری یاریەکە سوپاسی گشت ئەو یاریکەرانە دەکات کە بوونە بەشێک لە یاریەکە لە ماوەی ئەم چەند ساڵەدا. تۆماری زانیاریەکانی 540 ملیۆن بەکارهێنەری فەیسبوک لە چەند داتابیسێکی گشتیەوە دزایان پێکرا. چەند توێژەرێک تۆماری زانیاری 540 ملیۆن بەکارهێنەری فەیسبوکیان لە چەند داتابیسێکی جیاوازەوە دۆزیوەتەوە. کۆمپانیای ئەبگوار ڕایگەیان توانیویانە بوخچەیەک لە نێو پێگەی کۆمپانیای کەڵچە کۆلێکتیڤیای مەکسیکیدا بدۆزنەوە. لە نێو داتابیسی ئەمەزۆن SC پاشەکەوت کرابوو. بوخچەکە قەبارەی 146 گیگابایت بوو. تۆماری زانیاری 540 ملیۆن بەکارهێنەری فەیسبوکی لە خۆ گرتبوو. زانیاریەکانی نێو بوخچەکە بریتی بوون لە وشەی نهێنی، ناسنامە، لایک و کاراکردنەوە، کۆمنتەکان، ناوی هەژمار و زیاتر. هەروەها چەند تۆمارێکی زانیاری بەکارهێنەری دیکەی تۆڕەکە لە ئەپێکدا دۆزراونەتەوە بە ناوی ئەدزەپۆڵ. ئەم تۆمارانە کەمترن لە چاوپی پێشووتر. تۆمارەکان بریتین لە زانیاریە کەسیەکان و تێپەڕەوشەی 22,000 هەژماری فەیسبوک. هەردوو تۆمارەکان لەلایەن ڕاژەهوریەکانی ئەمەزۆنەوە هەڵگیرابوون و تێپەڕەوشیان لەسەر نەبووە و گشتی بوون. بەو داتایی هەموو کەس دەیتوانی سەردانی داتابیسەکە بکەن و دەستیان بە تۆماری زانیاری ئەو ملیۆنان بەکارهێنەرەی فەیسبوک بگات. بەڵام فەیسبوک بە زوویی پەیوەندی بە ئەمەزۆنەوە کرد و تۆمارەکانی پێسڕیونەتەوە. وتەبێژێکی فەیسبوک دەربارەی کێشەکە قسەی کرد و ڕایگەیاند.
لە یاساکانی فەیسبوکدا هەڵگرتنی زانیاریەکان لە داتابێسێکی گشتیدا قەدەغەیە لەو کاتی دەربارەی کێشەکە ئاگادارکراینەوە لەگەڵ ئەمەزۆندا کارمان کرد بۆ سڕینەوەی تۆمارەکان. هەروەها لەگەڵ گەشەپێدەرانی سەکۆکەماندا هاوکار دەبین بۆ پاراستنی زانیاریەکانی بەکارهێنەرەکانمان. ساڵی ڕابردوو دەرکەوت زانیاریەکانی 87 ملیۆن بەکارهێنەری فەیسبوک کەوتە دەستی شیکەرەوەکانی زانکۆی کامبریجەوە. ئەمە سەرەتای دەرکەوتنی ڕووی لاوازی پاراستنی تۆماری بەکارهێنەران بوو لەلایەن فەیسبوکەوە. ئینستاگرام تایبەتمەندێکی نوێی ڤیدیۆی تاقی دەکاتەوە. تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام کە تایبەتە بە بڵاوکردنەوەی وێنە و گرتەی ڤیدیۆی کورد تایبەتمەندێکی نوێ کە لەسەر گرتەی ڤیدیۆی جێبەجێ دەکرێت تاقی دەکاتەوە. تایبەتمەندیەکە لەلایەن جین وینشنوینگەوە داهێنراوە کە کۆنتڕۆلی بینینی ڤیدیۆ دەخاتە بەردەستی بەکارهێنەر بۆ ئەوەی سەربەست بێت لە بینینی کام بە شەو چرکەی ڤیدیۆکە. بەو پێی تا ئێستا ئەو تایبەتمەندیە نەبووە، ئەوەش ئاسانکاریە بۆ بەکارهێنەر بۆ ئەوەی ناچار نەبێ بۆ بینینەوەی بەشێکی ڤیدیۆکە دووبارە چاوەڕێ بکات تا تەواوی گرتە ڤیدیۆکە دووبارە دەبێتەوە. بەرنەمپێش و هێنانە دواوی ڤیدیۆ لە ئینستا بەردەست نەبوو، تەنها لە سیستەمی IGTV هەبوو. بەو پێی ماوەی گرتە ڤیدیۆ دروستکراوەکان لە خولەکێک زیاترە و دەگاتە کاتژمێرێک. تا ئێستا وادەی بەردەستخستنی ئەم تایبەتمەندی ئاشکرا نەکراوە، تەنها بۆ چەند بەکارهێنەرێکی دیاریکراوی کۆمپانیاکە تاقی دەکرێتەوە. نۆکیا مۆبایلە نوێیەکەی بە ناوی نۆکیا X71 ڕاگەیاند. کۆمپانیای HMD گلۆبال کە خاوەنی مۆرکی ناوی نۆکیایە مۆبایلێکی نوێی نۆکیای ڕاگەیاند بە ناوی نۆکیا X71 بە چەندەها تایبەتمەندی ئاسمامناوەند. بەپێی ئەم زانیاریانەی کە ماڵپەرە جیهانیەکان بڵاویان کردوتەوە، مۆبایلە نوێیەکەی نۆکیا بە ڕوونمایەکی فول HD+ بە قەبارەی 39 ئینج و وە کامێرای پێشەوەی چاڵی ڕوونمایە و لە لای چەپەوە ڕوونماکە بە ڕوونی 16 مێگاپیکسل وە کامێرای دواوەی سیانەی دەبن و بە ڕوونی 48 مێگاپیکسڵە. هەروەها مۆبایلی نۆکیا X71 بیرگەی کاتیەکەی 6 گیگابایت دەبێت و بیرگەی ناوەکەی 128 گیگابایت دەبێت. هەروەها ڕۆسێسەرێکی سناپدراگۆن 660 لەسرە پاتریەکەی 3500 ملی ئەمپێر دەبێت و سیستەمەکەشی ئەندروید 1 دەبێت. بەردەست دەبێت بۆ کڕین لە سی ئەم مانگەدا بە نرخی $385. بینەران یازی سڵاوتان لەبێت. سەردانی یەکێک لە پێشانگاکانی مۆبایلم کردووە لە سلێمانی. ئەوەی مەبەستمە بیزانم ئەو جۆرە مۆبایلانە کامانن کە لە بازاڕەکانی سلێمانیدا بوونیان هەیە و کاتێک من دەمەوێت مۆبایلێک بکڕم چۆن بزانم جۆری ئەو مۆبایلە باشترین جۆری مۆبایلە. بۆ ئەم مەبەستە لەگەڵ بەڕێز کاکسۆران دیبەی تێکەکەین تاوەکو بزانین بۆمان ڕوون کاتەوانێکە ئەو بابەتانەی کە لەسەر مۆبایل باسی دەکات چ جۆرێک و چ زانیاریەکمان ئەیاتێ لەم بارەیەوانێ. کاکسۆرانیان سڵاوت لەبێ. ئەوەی مەبەستمە بیزانم مۆبایل چەند جۆرێکی هەیە لە بازاردا. ئەو جۆرانە کامانن. ئەتوانین بڵین دوو جۆر مۆبایل یان دوو بڕاندی مۆبایل سێتەریان کردووە بەسەر بازاڕەکانە کاویش ئەتوانم بڵێم دابەش بوون بەسەر دوو بەرە بەرەیەکیان پێڵێن iOS بەرەیەکیان پێڵێن ئەندروید. ئەم دوو جۆرە سێتەریان کردووە بەسەر بازارە خەڵکێکی زۆر بەکارهێنەرێ ئەم دوو مۆدیلن. لە نێو هەموو جۆرەکانی مۆبایلدا چ جۆرێکی مۆبایل ئێمە هەڵی بشێرین و بیکڕین وەکو باشترینی؟ بەڵێ ئەکەوێتەوە سەر شخصی کەسەکە. هەندێک کەسەیە حەزی لە بەکارهێنانی بەرنامەی ئەندرویدە. بەرنامەی ئەندروید تا iOS ئاسانکاریەکی زۆری هەیە لە بەکارهێنانە. بەرنامەی iOS تۆزێک کەمیەک قورسیەکی تایە لە بەکارهێنانە یان ئەتوانین بڵین کەمێک بەرنامەکانی معقەتترن تاوەکو ئەندروید. بەڵێ دوو جۆر مۆبایل لە بازاڕەکانی سلێمانیدا یاخود کوردستاندا بوونی هەیە. ئەویش مۆبایلی ئەوروپی لەگەڵ ئەو مۆبایلانی کە لە پاکەدان واتە بەکار نەهاتوون لۆکن. کامیان باشترن و بۆچی لە بازاڕی هەرێمە زیاتر جۆری ئەوروپیەکەی بربڵاوە و خەڵک بە دوایدا دەگەڕێت؟ هەردوو بابەتەکە هەردوو مۆدیلەکە ئیحتیمامی گرنگی خۆی هەیە. هەندێک کەس حەزەکە ئەو مۆبایلی کایکڕێ جدید بێ لۆک بێ لە پاکە تا بێ بۆی خۆی یەکەم بەکارهێنەری ئەو مۆبایلە بێت. هەندێک کەسی شەیە لەبەر باری ئابووری
توانای نییە مۆبایلێکی نوێ بکڕێت بۆیە ئەچێت خۆیاتە بەردەم مۆبایلە ئەوروپیەکان کە هەردووکیان ئیسفادەیەکی گرنگ و گەورەی هەیە لە بەکارهێنانە و وەکو تەنها زیاتر لە کوالێتیە یان لە دڵنیاییە تەمینیە جیاوازەکان تەنها ئەوەیە. زیاترینی خەڵک ئەوەی کە ئێمە ئەیبینین ڕویان کردوتە مۆبایلە ئەوروپیەکە ئایا تەنها لە ڕووی نرخەوەیە یاخود لە ڕووی کوالیتی بەرنامە و خێرایی کارکردنی مۆبایلەکەوەیە لە کام ڕوویەوەتی بەتاکیدی ئەتوانین بڵێ مۆبایل ئەوروپیەکان شەریکات تایبەت دروستیەکات بۆ ئەوروپا بۆ ئەمریکا ئەوە تایبەتمەندیەکی گەورەی هەیە بۆیە خەڵک حەزی پێکە کە مۆبایلە ئەوروپیەکان زیاتر بەکاربێنێ وەک لە جدیدەکان یان ئەوانی بۆ شەرقی ئەوسە دروستەکرێت ئەمە لە ڕوویەکەوە لە ڕوویەکی ترێوانەیە مۆبایل ئەوروپیەکان چونکە دەستی دوون بەکار هاتوون لە ڕووی داهاتەوانێ داهاتێکی کەمە گەڕێنێتەوە بۆ خاوەن کڕیارەکە. ئەکرێ باسێکی خاڵە باشەکان یاخود خاڵە لاوازەکانی مۆبایلی ئەوروپین بۆ بکەیت بە کورتی؟ بەڵێ هەندێک جار ئەو مۆبایل ئەوروپیانە کراونەتەوانێ بەڵێ ئێمەی کڕیاریش کاچینە بازارەکانی کڕی نازانین ئەم مۆبایلە بزەبت کراوەتەوە یان نەکراوەتەوە یان دەستکاری کراوە یان هیچ کێشەیەکی هەیە پێشتر کێشەکە چارەسەر کرا بەیاننا تۆزێ تەنها لەو ڕۆوانەیە ئەمە وەکو لایانی خراپی لایانی خراپی گومانی لێ ئەی لایانی باشەکەی لایەنە باشەکە داهاتێکە جێڕێتەوە بوو کەسی کای کڕێت پارەیەکی کەمترەیە چونکە مۆبایلە جدیدەکان دایم گرانترن ئەوروپیەکان هەرزانترن. زۆر باشە ئەو خاڵە گرنگانە کامانن لە کاتی کڕینی مۆبایلێکی دەستی دوودا کە پێویستە لە بیری نەکەین. ئەوەی زۆر گرنگە شاشەی مۆبایلەکەیە لەگەڵ بۆردی مۆبایلەکە ئەویش تەنها لە ئەنجامی بەکارهێنانە ئەتوانین بزانین ئەم مۆبایلە باشە یان خراپ. چۆن ئێمە بۆمان ڕوون بێتەوانێت کە ئەم جۆرە شاشەیە شاشە گونجاو و باشەکەیە ئەکرێ بۆمان ڕوونکەیتەوانێ؟ بەڵێ بەچی بزانین کە شاشەی مۆبایلەکە مەزبوطە یان شاشە گۆڕاوە یان نەگۆڕاوە یەکێ لەو شتانی کە کڕیارەکە چێ بیکڕێت دیقە و ئەلوانی مۆبایلەکەیە ئەلوانی مۆبایلی شاشەی ئەسلی دیقەیەکی زۆر جوانی هەیە ئەلوانێکی تۆخ و جوانی هەیە بەڵام ئەوانی کە شاشەیان گۆڕاوە ئەلوانێکی کاڵی هەیە ئەمە بوو کەسی کاچی ئەتیادی کڕێ مۆبایلەکە کڕێ بەڵام ئەو کەسی کاچێ شاشەیەکی مۆبایلە کڕێ ئەتوانێت بە هەندێک شتا بزانێت کە ئەم شاشەیە ئەسلیە یان ئەم شاشەیە کۆپیە ئەویش لە ئەنجامی سیرکردنی شێڵی مۆبایلەکە بەم شێوەیە ئەمە شاشەی مۆبایلەکەیە بۆی بزانی ئەم شاشەی ئەسلییانە بە تایبەتی لە ئایفۆنە علامەتی شەریکەی ئەپڵ لەسەر شێڵی مۆبایلەکە هەیە کە ئەمە ئەم علامەتە لا ناچێت ئەگە بتێ بیسی سڕیتەوانێ بە هەست دەرمانێک لا ناچێت ئەمە یەکێکە لەوانی کازانی ئەم شاشەی ئەسلیە بەڵام کۆپیەکان ئەفو هەر لەسەرەوەیان کاتێککە تۆ مۆبایلێکە کڕی بێگومان کابرا نایڵێت تۆ بیکەیتەوانێت تاوەکو سێری ئەو شەڵ دووشتە بکەیت لەو کاتەیە چیتر بکات تاوەکو بیناسێتەوانێکە ئەو جۆرە ئەسلێکی وەکو بیدایەت وتم ئەبێ سێری ئەلوانی مۆبایلەکە باشە ئەلوانی شاشەی مۆبایلی ئەسلی ئەلوانێکی زۆر جوانی هەیە دیقەیەکی زۆر جوانی هەیە بە وازانی بەڵام ئەگە تۆ شاشەکە چکە ئەو کاتە بچی بیکڕیت ئەو کاتە لێرە سێری ئێراکەیت و بۆی دڵنیا بێ ئەم شاشەی کای کڕی کوالێتی شاشەکەت بەرزیانە بلە شاشە کۆپیەکانە ئەگە دیقەت بی مۆری شەریکی ئەپڵی پێوە نیە علامەتی شەریکی ئەپڵی لەسەر نییە ڕاستە شاشەکە تازەیە و جدیدە و هیچ جیاوازیە نابینی لە بینی هەردووشیانە زیاتر لەم ڕێگەیەوە توانی بزانانی ئەو شاشەیە ئەسلیە یان کۆپیە. بەڵێ کام جۆری مۆبایل و بە تایبەتی چ بەشێکی مۆبایل زوو خراپ دەبێت یاخود هەر جۆرەکەی لە ئەسڵەوانەیە خراپە؟ هەردوو مۆبایلەکە هەموو مۆبایلەکان بەعامە توانی بڵێن خراپە بێ لە ئەنجامی بەرکەوتنی بەرئارس ئەوەیەکێکە لە خراپیان بەرکەوتنی بەرئاو ئەم دوانە مۆبایل زۆر خراپەکە ئەوەشی زیاتر خراپە بێت زیاتر شاشەی مۆبایلەکە یان پاتری مۆبایلەکە. چۆن بتوانین جۆری باشی بۆ نمونە شاشە یاخود باتری یاخود هێدفۆن جۆرە باشیەکە کوالیتی ئەسلیەکە لە چاو کۆپیەکەیە جیا بکەینەوانێ بیناسین؟ ئەتوانین بڵین پاتریش بە هەمان شێوەکو شاشەی مۆبایل شەریکی ئەپڵ بە تایبەتی مۆری شەریکی خۆی لێیاوە شەریکی سامسۆنگیش مۆری شەریکی خۆی لێیاوە وەکو ئەم دوو نمونەیە گەر دیقەت بین ئەمە پاتری مۆبایلێکی ئایفۆنە علامەتی شەریکی ئەپڵی بەسەرەوەیە کە شەریکی ئەپڵ خۆی لێیات بەڵام ئەمە هەر پاتریەکە هەر بە هەمان شێوە ئایفۆنە هیچ علامەتێکی شەریکی ئەپڵی پێوە نییە
ئەمە یەکێکە بۆ جیاکردنەوەی و پاتریە بزانانی ئەم پاتریە ئەسلیان عادیە هیچ فۆنەکانیش بە هامان شێوە بارکۆدی شەریکاتی پێوەیە زۆربەی هیتفۆنەکان بارکۆدێکی بچووکی پێوەیە ئەتوانین لە ڕێگەی بەرنامەوە بزانانی ئەم بارکۆدە ئەسلیانە بەڵێ بەشێک لە مۆبایلەکان کێشەی پاتریانەیە ئەم کێشەیە لە ئەنجامی چییە لە ئەنجامی چیدا ڕوودەدات یەکێ لەو کێشە گەورانی کە خەڵک تووشی دابەزینی پاتری مۆبایلەکەیە بێ زۆر شەحنکردنی پاتری مۆبایلە زۆر کەسە بینی معادل مۆبایلەکەی بە شەحنەوەیە یان لەگەڵەوەی کە بە شەحنیشەوەی معادل خەریکی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکانە یان دابەزاندنی بەرنامە ئەم شتانەیە ئەمە یەکێکە سەبەبێکی ڕئیسیە کە معادل پاتری مۆبایلەکەی بە شەحنەوەیە یەکێک لە سەبەبەکانی تر لە ئەنجامیەوەی مۆبایلەکەت دەکەی بە شەحنەوانێ و چییە خەوی ئەویش بۆ مودەیەکی زۆر مۆبایلەکەت بە شەحنەوە بێت کە ئەمە ترسێکی زۆر گەورەی هەیە کە پاتری مۆبایلەکەت بتەقێت و ماڵەکەت بسووتێت کە ئەمە تەسیرێکی زۆری هەیە و هەتا کەسی برادری خۆشم ئەو کێشانی بەسەر هاتووە کە لە ئەنجامی تەقینی پاتری مۆبایلەکەی ماڵەکەشی سوتاوە بەڵێ بەدەر لەوە هەندێک جار مۆبایلەکان خۆیان لە شەریکەوانێ باتریەکەی ستۆکە یاخود کێشەی تایە ئەمەیان هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوانێ بەتەکیت بەتای هەندێک لە شەریکەکان کێشەی پاتریان هەیە هەر لە دروستکردنەکەیە ئەویش لە ئەنجامی چۆن دیراسە نەکردنێکی وردی پاتریەکان یان دیراسە نەکردنێکی وردی ئەو جۆری مۆبایلە ئەو براندی کە خاتە بازارەوە ئەمە سەبەبێکی ڕئیسیە دووش هەندێک لە تۆڕە کۆمەڵایەتەکانیان توانی بڵێن ئەنتەرنێت ئایا وایفای بێلیان سریجی بێ ئەمە سەبەبێکی ڕئیسیە بۆ دابەزاندنی پاتری کە بە معادلی بەکاردێت چۆن وا بکەین ئەگەر بەرچاوڕوونیەکمان بیتێ بۆ ئەوەی کە ئێمە وا بکەین شەحنی مۆبایلەکانمان خێرادا نەبەزێ بەڵێ یەکێ لەو شتانەی زۆر گرنگە ڕووناکی شاشە واتە کەمکردنەوەی ڕووناکی شاشە ئەمە یەکێکە لە سەبەبە ڕئیسیەکان بۆی بتوانی کەمترین کات پاتری مۆبایلەکەت سەرت بێ پاشان ئەگەر توانی ئەنتەرنێت بەکارنێنی یان لە کاتی زەڕوری ئەنتەرنێت بەکاربێنی ئەمە تەسیرێکی زۆر گەورەی هەیە لەسەر دابەزینی پاتیەکە یەکێکی تر لەو کێشانەی کە بەکارێنەر زۆر جار ڕوبەڕووی ئەبێتەوانێ تەڕبوونی مۆبایلەکەێت یاخود کەوتنە ناو ئاوەیە لەو کاتەیە کە مۆبایلەکانمان تەڕ ئەبێت یاخود دەکەوێتە ناو ئاوانێ ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە مۆبایلەکەمان پارێزینەوە بەڵێ هەندێک مۆبایل هەیە ئەتوانی هەچ مۆبایلێک تەڕ بوو ئاوی بەرکەوت ئەتوانی بە خێراترین کات بتوانیت پاتری مۆبایلەکەت دەرکەیت بەڵێ بە دەرکردنی پاتری مۆبایلەکەت ئەتوانی بدەی سەلامەتی مۆبایلەکەت پاراستووە ئەو هەندێک مۆبایلیش هەیە پاتیەکەی کەپسە واتە ناتوانانی هەموو کەسێک ناتوانێت دەریکە ئیلا بێ بچێتە لای وەستایەک و لای وەستایەکی شارەزە بتوانێت پاتەکەی دەرکە بتوانانی بەسرێترین بگەیتە شوێنێک کە پاتری مۆبایلەکەت دەرکەی بۆی کەمترین زیان بە مۆبایلەکەت بگەێنێ باشترین ڕێگەی بەڵێ کاتێک مۆبایلەکەمان کۆدەکەیمان بیر دەچێتەوانێ چی بکەین بۆ ئەوەی شتەکانی ناو مۆبایلەکەمان نەسڕێتەوە لە ئەنجامی فۆرماتکردنەوەیە هەندێک بەرنامە بۆ کەس هاتووە کە لە ڕێکی کۆمپیوتەرەوانێ ئەتوانی کۆدی مۆبایلەکەت بکەیتەوانێ و بێ ئەوەی مۆبایلەکەت شتەکانی بسرێتەوە بەڵێ چۆن ڕێنمایی و کەسانە دەکەیت کە مۆبایلەکانیان دەفرۆشن لە کاتێکا شتی شخصی و تایبەتی خۆیانی تایە بۆ بەرنامەی iOS ئەو کەسانی iOS بەکارێنن مۆبایلەکانیان فۆرماتکەن لە ڕێگەی کۆمپیوتەرەوانێ لە ڕێگەی کۆمپیوتەرەوە بتوانێت فۆرماتیکە بەی شێوەیەک شتی ناو مۆبایلەکە ناتوانێت بگەڕێتەوە بەڵێ ئەو کەسانی بەرنامەی ئەندروید بەکارێنن تەنها یەک ڕێگە هەیە ئەویش وەکو خۆم تەجروبەم کردووە ئەبێ مۆبایلەکەت فۆرماتکەیت بەدەستیش بێ فۆرماتیکە زۆر ئەتیادیە کە فۆرماتێکت مۆبایلەکە داگیرسێنیتەوە ئەیخیتە سەر بەرنامی کامێرەکەت تەسویری کەمێک تەسویری پێ بکات تەسویری عەرز و ئەو شوێنانی پێ بکە کەمە بەست نییە پاشان بیسڕەوە هەندیز فۆرماتی تری کەرە واتامە دووجار فۆرمات پاشان کە داگیرسایەوانێ ئەگەر بتانی بۆ ماوەی ڕۆژێک بەکاری نێنی یان ئەگەر بەکاری شتێنا ڕسمی پێمەگرە دوای 24 ساعت ئەتوانی مۆبایلەکەت بفرۆشی بەڵام با 24 ساعتی بەسەرا تێپەڕێت دوای فۆرماتەکە بەو شێوەیە ئەتوانی مۆبایلەکەت شتەکانی نەگەڕێتەوە چی لەبارەی ئەو دەنگۆیانەی کاتێک کە دەوترێت بۆ نمونە ئەپلیکیشن هاتووە ئەتوانی ئەو شتانە بە ئاسانی بێنیتەوانێ ئەمە ڕاستە؟ هیچ شتێ مستەحیل نییە بەڵێ هەندێک جار دوای ئەو محاوەلانی کاشیکەیت هەر دێتەوانێ بەڵام ئەتوانم بڵێم لە 100 بەو ڕێگانی کە من باسم کرد
شتەکانی ناو مۆبایلەکە ناتوانێت بکارێتەوە. بینەرانی عزیزەوەی مەبەسمە لەم بەرنمەیەدا من بیزانم ناوزڕاندنی هیچ کۆمپانیایەکە و نە ڕیکلامکردنە بۆ هیچ کۆمپانیایەک بەڵکو مەبەسمە کە بەرچاوڕوونیەک بمە ئەو کەسانی کاتێک کە دەیانەوێت مۆبایلێک بکڕین. کاک سۆران ئەگەر هەر شتێکت ماوە لە کۆتایی بەرنمەکەدا بە کورتی فەرموو. دەستخۆشی لەوێ بەڕێزەکەم هیوای لە ساقیتان بۆ خوازن هیوادارم ئەو کەسانی دێنە بازار بە بەرچاوی ڕوونیەکی باشەوانێ بتوانن ئەو مۆبایلی کە حەزیان پێیەتی بتوانن بیکڕن و ترسیشان نەبێت لەوەی ئایا مۆبایلەکەت خراپە بێت ئێمە هەموو پارچەکانیمان لایە ئایا مۆبایلەکەت کێشەیەکی بۆ دروستە بێ ئێمە هەر وەستای شارەزانمان لایە لە تەواوی کوردستانە وەستای شارەزا هەیە توانین مۆبایلەکەتان چاکەنەوە و ئەتوانن ئەو شتانی کە هەیە لە پارچەکانی مۆبایل لە جوانکاریەکانی مۆبایل دەستان کەوێ بە ئەستیەوە یان بە کۆپیێوانێ هیچی. زۆر سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانیت بەو هیواین کە جێگای سوودی ئێوە بوو بێت تا بڕگەیەکی تر بەخواتان ئەسپێرم. دەچینە لای مامۆستا کۆسار لەسەر بەرنامەی CCNA کۆمەڵێک زانیاری بۆ ئامادە کردوین. ئەم کاتان باش هاوڕێیان و خوێندکارانی عزیز پێخوازە خۆشەویستەکان خۆم بە خۆشحاڵە زانم جارێکی کە هاتینەوە سەر بەرنامەیەکی تازە لە بڕگەکانی SPUT. لە حەڵقەی پێشوو ڕابردوو باسمان کرد کە پێر کۆنێکشنمان کرد واتە کۆنێکشنی نێوان دوو کۆمپیوتەر واتە بە کوردیەکەی خۆمان دوو کۆمپیوتەرمان بێکەوە کۆنێکشن بێەوە ڕەپت کرد. ئەمڕۆی بزانین ئەم کۆنێکشنێمە بۆچی کردما وەکو لە حەڵقەی ڕابردووە باسم کرد بۆی تۆ لە باتی فلاژ یاخود CD بەکاربێنی یاخود هەر شتێک بۆ گواستنەوە بۆ کۆپی بۆ دیلیت یین ئەم لە ڕێگەی ئەم دوو کۆمپیوتەرێکە لە حەڵقەکەی پێشوە باسماکە کۆنێکشنەکەین. سەرەتا بێ بزانین ئەم دوو کۆمپیوتەرە کە ئێمە کردومانە بزانین کۆنێکشنەکەی ماوە ئەیش لە ڕێگەی کۆماندی CMD کە لە ستارت و ئەنووسین CMD پینگەکەین ئەنووسین پینگەکەین بۆ 192.168 خوێندکاری ئازیز شەرنی هەمان ئەم IP هەموو کۆمپیوتەرەکان بێ بەزان من لێرە لە جۆریم کلاس و ڕێنجە بۆ خۆمم داناوە ئاگادار بە خوێندکاری ئازیز. ئێمە سەر کۆمپیوتەری دووەمیش پینگەکەم بۆ کۆمپیوتەری یەکەم ئەسمە سەر شاشەڕەش CMD ئەڵێم پینکە بۆ 192.168 ئاپی کۆمپیوتەرم 1.2 ئەڵێ هیچ کۆنێکشنێکی نییە. زۆر باشە یینە سەر یەشێک لەم کۆمپیوتەرانە هەر کۆمپیوتەرێکیان بێ بە ئارەزی خۆر یەک یان کۆمپیوتەری دوو فۆڵدەر دروستەکەم کلیکی ڕاست چۆن فۆڵدەر دروستەکەم کلیکی ڕاست نیو فۆڵدەر ناوێشێنم ئەنووسم تێست 1 باش. لەناو ئەمەیە شتێک دانێم بۆی لە کۆمپیوتەری بەرامبەرم بیبینێ فۆڵدەرێکی تر دروستەکەم ئەنووسم نیو فۆڵدەر ناوێنێم F1 با فۆڵدەرێکی کەش دروستکەم بۆی چەند شتێکی تیاوێت چەند زانیاریشی تیاوێت تا تۆی خوێندکار تۆی خۆشەویست لە مەبەستەکەمان دوێن F2 لەناو F1 تێکسێک دروستەکەم ئەنووسم تێکست لەناو تێکسەکە شتێک ئەنووسم بە ئارەزوی خۆت حەزت لە چی بینووسە مەسەن لێرە بە لاتینی نووسم بە خێر بێن بۆ کەناڵی ناوخۆیی SPUSD باش سەیڤێکەم ئەڵێم سەیڤ داخەم ئەمە فۆڵدەرێکم دروست کرد لەناو فۆڵدەرەکەیە دوو فۆڵدەری دروست کرد F1 F2 لەناو F1 تێکسێکم دروست کردو ئەگەر سێریکەی نووسراوە بەخێر بێن بۆ کەناڵی ناوخۆی SPUSD باش چۆن فۆڵدەر شێرەکەم ئەمە هەنگاوەکانێتی هەنگاوی یەکەم کلیکی ڕاست وەرە بەشی خواری خوارەوە پرۆپێرتی شێرین شێر لێرە ئەبێ هەڵی بژێری بنووسە everyone ئەدیکە لێرە بەس ڕیدا تۆ چی بەرێ ڕید و ڕایوانی تا بتوانێت بشخێنێتەوە و دەستکاری کە بژنووسێ ڕید و ڕایتکە شێر دەنگ
ئەدڤانس شێرین خوێندکاری ئازیز خوێندکاری خۆشەویست ئەگەر تۆ لێرە سیرکەی ئەگەر بیت ئەتوانی لێرە تۆ پەشیمامیتەوە بڵێ من ئەم شێری کردو من نایکەم لێرە شاتوانی تۆ پەشیمامیتەوە بۆیە پەشیمام ئەتوانم لێرە بڵێم ئەو فۆڵدەری کە من شێرم کردو نایکەم ئەشتوانم بەردەوامم لێرە ئەگە بڵێ شێرز فۆڵدەر ڕێگەی پێم پێرمشتنی ئەمێ پێرمشتن واتە چی؟ واتە تەوێت چ دەسەڵاتێبی بە کۆمپیوتەری بەرامبەر ئەڵێم فول کۆنتڕۆڵ چییە؟ واتە بتوانێ ڕید و ڕایت و خوێندنە و کەت و کۆپی و دیلیت کە بەرامبەرشی ئازیشی کەی هەیە نەستاوە دێنی ئامادە بە خوێندکاری ئازیز خوێندکاری خۆشەویست دێنی هەر ئیشتێکی بێتی واتە شتم بۆ مەکە بەڵام ئەگەر لە ئەلۆیە هەر شتێکم کرد ڕید دەکەی واتە بەس بیخێنەوە واتە بەس کەتکە بەس کۆتکە لێرە ئەگە فول کۆنتڕۆڵ داواتە هەموو پێرمشتنەکان هەموو ئیشکە ئەڵێم ئەپلای ئۆکەی ئەپلای ئۆکەی ئەمە ئەم فۆڵدەری من ویستم شێرم کرد ئەسمە سەر کۆمپیوتەری بەرامبەر ئەسمە ناو کۆمپیوتەری PC2 لێرە کلیکی ئەسمە ناو مای کۆمپیوتەرەکەمەوە ئەسمە سەر بەشی نێتۆرک کلیک لە بەشی نێتۆرکەکەم زانم تا کۆمپیوتەری بەرامبەر مێنێ بەڵێ من لە PC2 هاتوومە PC1ەوە ئەسمە ناو PC1ەوە سەریکە لە PC1 ئەم فۆڵدەرم دروست کرد تێستێکی نەچینە سەر کۆمپیوتەری دووەم لە کۆمپیوتەری دووەم ئەسمە مای کۆمپیوتەر کلیکەکەم یەمە سەر نێتۆرک ئەگەڕێم بۆ PC بەرامبەرە من دوو کۆمپیوتەرم کۆنێکشن کردووە PC1 سەریکە لێرە چەند فۆڵدەرێک شێر کراوەی کە من ئەمڕۆ کردم تێست وەنە کلیشی ڕاست کرد لەسەری سەریەکەم دوو فۆڵدەری تا F1 F2 باشە بزانم من بابەتێک کە من کردم وتم ئەم فۆڵدەرە شێر بووە بزانم تەواوە ئێمە سەر F1 تێست نووسراوە لە تێزوەنە بەخێر بن بۆ کەناڵی ناوخۆی SPZ باشە بزانم نەتوانم گۆڕانکاری بکەم من لەو دوو کۆنتڕۆڵ دەڵێم زۆر بە تایبەتی یان ئەتوانم هەر ئاماژەیەک بم ئەنووسم سپاس سەیڤیەکەم ئەڵێم سەیڤ داخەمەوە یەمەوە دەرێ ئێستا F2 بووە سەرمەوە لەم کۆمپیوتەری دووەم ئەسمە ناو F2 سەرمەوە بزانم لە کۆمپیوتەریەکەم ماوە یەس ئەوە نەما یعنی هەموو پێرمشتنەکانم کۆتاییاوە ئەسمە سەر کۆمپیوتەریەکەم ئەسمەوە کۆمپیوتەریەکەم فۆڵدەرێکم دروست کردم لای تێزوان بەڵێ کلیکەکەم ئەیکەمەوە چاوەڕێکین سێرەکەم لێرە ئاماژە بە فۆڵدەری F2 نەماوە باشە بزانم گۆڕانکاری کردووە لە F1 تێکست لێراشە ئاماژەی کردووە نووسێتی سپاس یعنی تۆ ئەتوانیت ئەم شێری کردوشم ئەتوانم ئەم سەلاحەتەشی لێوەگرمەوە ئەگە بتوانم ئەتوانی سەلاحەتەکەی لێوەگرا ئەسمە سەر پرۆپێرتی ئەسمە سەر شێرین ئەسمە سەر شێر لێرە نووسراوە ڕید و ڕایت خوێندکاری ئازیز خوێندکاری خۆشەویست فێرخواز ئازیزەکان ئەتوانم لێرە پێرمشتنەکەی لێسەنمەوە ئەڵێم بەس ڕیدکە بزانم وایە ئەڵێم شێر ئەڵێم بەس با ڕیدکە بەس بخوێنێتەوە نەتوانی دەستکاری یەک شت بکە لێرە ئەتوانم ئەڵێم بەس با ڕیدکە بەس ڕیدکە ئەپلای ئۆکەی ئەپلای ئۆکەی کلۆزەکەم ئەسمە سەر کۆمپیوتەری دووەم ئەسمەوە ناو کۆمپیوتەری دووەم چۆن ئەسمە کۆمپیوتەریەکەم دۆزمەوە سەر بەشی نێتوەرک ئەمیشەی من کردومە کەواتە لە ڕێگەی نێتوەرکەوەیە بەبێ بەکارهێنانی خێتی ئینتەرنێت تەنها لە ڕێگەی یەک شێبل احتیاجیەوە باشە ئەڵێم تێست وان باش بزانم ئەتوانم هیچ شتێ بنووسم ئەنووسم ئۆکەی ئەڵێم سەیڤ ئاماژەت پێ ئەڵێ ئەم گۆڕانکاری تۆ کردوتە ناتوانانی بۆ سەلاحەتم نیە سەلاحەتێکی نیامەتە لێوە لێ سەنومەتەوە ئەمە کۆنێکشنی نێوان دوو بەرنامە واتە لە ڕێگەی دوو کۆمپیوتەرەوە بە بەکارهێنانی پێر-تو-پێر کۆنێکشن توانیم فۆڵدەرێک شێرکەم بۆ هەر پرسیارێک هەر بڕگەیەک یان هەر کۆنێکشنێک هەر کێشەیەکتان هەبوو ئەتوانم ڕاستەوخۆ سەردامان بکەن بۆ کەناڵی SPZ لە بەرنامەی SPTech سەر بە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیک سێکبانی دووبارە ڕێز و خۆشەویستیم قبوڵ بکەن تا بەرنامەیەکی تر بخاتە سەرم کاتێکی خۆش هەر لە خۆشیاوە.
لە گردە ڤیدۆیەکدا بەریەکەوتنی مادەکان بە شێوەی سلۆمۆشن و بە گۆشەی 360 پلە دەخینە ڕوو. بەم گردە ڤیدۆیەش کۆتایی بە بەرنامەی ئەم جارەمان دێنین تا بەرنمەیەکی تر ئاسوودە بن.